قوتابیان دایک و باوکان بەڕێوەبەر و مامۆستانی خۆشەویست بەرنامەی هەڵسەنگاندنی نێودەوڵەتی قوتابیان پیسا هەڵسەنگاندنێکە هەر 3 ساڵ جارێک لە کۆمەڵێک وڵات ئەنجام دەدرێت. ئامانجلەی پێوانەکردنی ئاستی توانای قوتابیانی تەمەن 15 ساڵە لە چەند بابەتێکی سەرەکی ئەوانش بریتین لە بیرکاری، خوێندنەوە، زانست، بیرۆکەی داهێنەرانە، ئاستی سیستەمی پەروەردە و فێرکردنی هەرێم یاخود وڵاتی بەشدار بوو لە تاقیکردنەوەکە هەڵدەسەنگێنێت. ساڵی 2025 هەرێمی کوردستان هاوشانی وڵاتانی جیهان بەشدارە لە هەڵسەنگاندنەکە. قوتابیان دایک و باوکان بەڕێوەبەر و مامۆستانی خۆشەویست پێویستە بە شێوەیەکی ڕێک و پێک و ڕازگویانە وەڵامی پرسیارەکانی تاقیکردنەوەکە بدەن و هیچ یەکێک لە پرسیارەکان بە بەتاڵی بەجێمەهێڵن و وەڵامی هەموو پرسیارەکان بدەنەوە، چونکە پێدانی زانیاری بە شێوەیەکی ڕازگویانە و پێگیری بە ڕێنماییەکانی هەڵسەنگاندن و کاتی دیاریکرا و ئەرکێکی نیشتیمانیە. دڵنیاشتان دەکەینەوە مەبەستی توێژینەوەکە تەنها بۆ هەڵسەنگاندنی سیستەمی پەروەردە و فێرکردنە لە هەرێمی کوردستان. ئەمەش کارێکی وەدەکە بە شێوەیەکی زۆر کەم و کورتیەکان سیستەمی پەروەردە و فێرکردن لە هەرێمەکەمان دیاری بکەین و تا لە ئایندەدا ئەو کەم و کورتیانە چارەسەر بکەین و سیستەمی پەروەردە و فێرکردنمان بەرەو پێشەوە ببەین.